پەدەکە و ئەنە کەسە مەقاشی داگیرکەران بۆ تێکدانی نێوماڵی کورد. لە دوای ڕوخانی ڕژێمی سووریا و کارکردن بۆ حکوومەتێکی نوێ لە سووریا کاوا چاوەڕوان دەکرێت تەواوی پێکاتەکان تێیدا جێبگرن. هەمووان بانگەوازی دەکەن کە کورد یەکدەنگ و یەکڕیز بێت، بەڵام پەدەکە و ئەنە کەسە تەنها گوێ بۆ قسەی خائینێکی وەک هاکان فیدان دەگرن و ئامادەنین لە نێو یەکڕیزی کورداندا جێبگرن. مەترسیەکانی سەرکورد و بێباکی پەدەکە و ئەنە کەسە. سەرەتای داڕشنەوەی نەخشەی خۆڕڵاتی ناوەڕاست لە سووریاوە با ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد دەستی پێکرد و حکوومەتێکی کاربەڕێکەر دامەزرا. پاشان بە چەودێری وڵاتانی بەرژەوەندی خواست کار بۆ بنیادنانی سووریایەکی نوێکرا کە تەواوی پێکاتەکان لە خۆ بگرێت. لەم نێوەندەشدا کورد وەک پێکاتەیەکی سەرەکی سووریا دەبینرێت بەوەی کە لەسەر دەستی شەڕڤانان چەتەکانی داعش تێکشکێنرا و کۆبانێ بوو بە قەڵای بەرخۆدان. ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک پیلانی داگیرکردنی کۆبانێ و لە ناوبردنی کوردی هەیە، وەک چۆن چەندین جار بەرپرسانی ئەو دەوڵەتە داگیرکەرە وتویانە گەورەترین هەڵەی استراتیژی تورکیا ئەوە بوو ڕێگەیدا قەوارەیەکی کوردی لە باکووری عێراقدا دروست بکرێت. هاوکات هەمیشە لە پیلاندا بوون دژ بە قەوارەی باشووری کوردستان. ئێستاش بە هەمان شێوە دژایەتی دروستبوونی هەر جۆرە دەسەڵاتێکی کوردی دەکات لە سووریادا، بەڵام پەدەکە و ئەنە کەسە لە جیاتی هەنگاونان بۆ یەکڕیزی نێوماڵی کورد بوونەتە گوێڕایەڵی داگیرکەران دژ بە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان. پەدەکە و تورکیا دروستکردنی ئەنە کەسە و چەتەکانی ڕۆژ. لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی و تێکچوونی بارودۆخی سووریا و سەرهەڵدانەکانی گەل لە وڵاتەدا پارتی یەکێتی دیموکراتی پەیەدا لە ساڵی 2023 دامەزرا بوو. گەلی کوردی باڕێخستن کردبوو، چەندین ناوچەی لە ڕژێمی سووریا پاکردەوە و پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتی جێبەجێ کرد. لە بەرامبەردا 11 حیزبی کوردی کە هەندێکیان لە بنەماڵەی یاخود چەند کەسێک پێک دەهاتن بانگێشتی هەولێر کران. بەسەرپەرشتی مەسعود بەرزانی ئەنجومەنی نیشتمانی کورد ئەنە کەسە لە 21 تشرینی یەکەمی 2011 دامەزرا بە ئامانجی دروستکردنی دژبەر بۆ پەیەدا لە ڕۆژاوای کوردستان و سووریادا کە ڕاستەوخۆ لەژێر ڕێنمایی بارزانی و تورکیادا سیاست دەکەن کە بەشێک لە چاودێرانی سیاسی وەک دەستی دوی پەدەکە و دەستی سەی دەوڵەتی داگیرکەری تورک پێناسەی دەکەن. ئێستاش لە هەولێرەوە لە ناو پێخەفی گەرمی ئاکەپە مەهەپەدا دژایەتی کوردان دەکەن لە ڕۆژاوە. داگیرکردنی عەفرین و بەڵێنی دەوڵەتی تورک بە ئەنە کەسە. لە سەروبەندی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە ئامانجی داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەرەکانی کە بۆ ماوەی 58 ڕۆژ شەڕڤانان بەرگریەکی بێوێنەیان کرد لە شارەکە، ئەوەشی لە دوورەوە بینەر بوو چەتەکانی ڕۆژ و ئەنە کەسە بوون. بە پێی زانیاریەکان بەرپرسانی دەوڵەتی داگیرکەری تورک بە ئامانجی پارچەکردنی ڕۆژاوای کوردستان هاوشێوەی باشوور بەڵێنیان بە بارزانیدا بوو کە لە دوای دەرکردنی شەڕڤانان دەسەڵات بۆ ئەنە کەسە دەبێت. بەڵام دوای داگیرکردنی عەفرین تەنها لە چوارچێوەی هەواڵگری و بەکارهێنانی ئەنە کەسە بۆ پاکتاوکردنی کوردان و دژبەرانی تورکیا بوو. هاوکات کاری لە پێشینەی ئەنە کەسە و پەدەکە پەردەپۆشکردنی دەستدرێژی و تاڵانکاری و گۆڕینی دیمۆگرافیای ئەو ناوچەیە بوو لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە. بۆیە ئێستاش لە چوارچێوەی هەمان پیلانی دەوڵەتی داگیرکەری تورکدا پەدەکە و ئەنە کەسە سیاست دەکەن. لە کاتێکدا لەسەر داهاتی هاوڵاتیانی بەژمەینەتی ئەم هەرێمە چەتەکانی ڕۆژ پشتیوانی دەکرێن کەچی لەژێر فەرمانی تورکیا و بارزانی دژ بە کوردان ئەرکدار دەکرێن. بێباکی پەدەکە و ئەنە کەسە بۆ بانگەوازی یەکڕیزی کوردان. بارودۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان و هەر چوار پارچەکەدا لە بن مەترسی و پیلانەکاندا وای کردووە یار و نەیار بانگەوازی یەکڕیزی کوردان بکەن، بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان. لەو چوارچێوەیەشدا مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات قەسەدا بانگەوازی کرد بۆ ئەنە کەسە و تەواوی لایەنە سیاسی کوردیەکان تا بە یەک دەنگی و یەکڕیزی بچنە دیمەشق تا کورد بتوانێت لەناو حکوومەت و دەستوری ئایندەی سووریادا مافی گەلەکەی بەدەست بهێنێت. بەڵام لە بەرامبەردا ئەنە کەسە داواکەی ڕەت کردەوە و داوای ڕادەستبوونی هێزەکانی یەپەگە و دوورخستنەوەی مەزلوم عەبدی دەکات کە هەمان خواست و داواکاری دەوڵەتی داگیرکەری تورکە کە کوردێکی قبوڵە مردووی ناوگۆڕ بێت. بۆیە پێدەچێت پەدەکە و بارزانی بیانەوێت هەمان سیاسەتی دژبەر هاوشێوەی باشوور لە ڕۆژاواش بەکاربێنن بۆ ئەوەی کورد بۆ سەدەیەکی تریش ببەنە دواوە. سیاسەتی پەدەکە و ئەنە کەسە سەدەیەکی دی کورد دەبەنە دواوە. ئێستا بارودۆخی خۆرەڵاتی ناوەڕاست و جیهان لە ناو گۆڕانکاریدایە.
هێزا ژمونخوازەکان لەلایەک هەوڵی گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدەن، لەلایەکی دیکەش دەوڵەتی داگیرکەری تورک هەوڵی داگیرکاری زیاتر دەدات بۆ گەڕانەوەی میساقی میلی و بەردەوامیدان بە توانەوە و جینۆسایدی کوردان. هەرچیش دەمێنێتەوە بۆ کورد دەرفەتێکی مەزنە دوای سەدەیەک یەک بگرێت و دەستکەوتێک بۆ گەلەکەی بەدەست بهێنێت. ئەو گەلەی لەسەردەستی دەوڵەتانی داگیرکرد بە سەدان کۆمەڵکوژی لە بەرامبەر ئەنجام درراوە. هەرچەندە یەکڕیزی خواستی تەواوی کوردان و لایەنە سیاسیەکانە، بەڵام پەدەکە و ئەنە کەسە کە ڕێژەی کەمتر لە 105 ڕۆژئاوای کوردستان پێکدێنن. بەلایەنەوە ئاساییە دەسەدەی دیکەش کورد لە ژێر داگیرکاری دابێت و دەستدرێژی بکرێتە سەر و کۆمەڵکوژ بکرێت، تەنها لە پێناو مانەوەی خۆیاندا بە هەر جۆرێک بێت. بەڵام بێئاگالەوەی بە لەدەستدانی ئەم دەرفەتە هەرکەس هۆکار بێت ناوی دەچێتە زبڵدانی مێژووەوە.